ئەوەی کە ئێمەش ناڕازین لە ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر گەلی کورد و ئەم هێرشانە تەنیا هێرشێک نییە بۆ سەر گەریلاکانی ئازادی بەڵکو هێرشە بۆ سەر تەواوی دەستکەوتەکانی گەلی کورد بەو هیوایەن کە بە تایبەت لایەنە سیاسیەکان بێنە سەرخەت و ئەوەیشی کە پێویستە لە ئێستاە ئەوەیە کە پەدەکە ئەو شەڕەی کە دەهۆڵی بۆ ئەکوتێ ڕایگرێ لەبەرەوەی ئەمە تەنیا پارتێک لە ناو نابە بگرە خۆی ڕەنگە یەکەمین کەس بێت کە لە ناو بچێوە لەگەڵ ئەوەشا ئەو دەستکەوتانەی کە بە خوێنی هەزاران شەید بەدەستهاتووە لە ناوەچێ خۆی ئێستا ئەرکی سەرەکی ئەکەوێتە سەرشانی ڕاگەیەنەکان بە تایبەتەوەی ڕاستە بەشێک لە حیزبەکان حەز ئەکەن ئەم شەڕە دروست بێ بەڵام ڕاگەیەنەکان دەبێت ئەوە بەکار نێنن ڕاگەیەنەکان دەبێت بە چاوێکی دیکەوە ئەوە بە تێڕوانینێکی دیکەوە بە خەڵکی بگەێنن کە ئەمە زیانێکە کە زیانگەیاندنە بە تەواوی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و ئەم ئەرکە سەرەکیە بە بڕوای من ئەرکی ڕاگەیەنە چونکە ڕاگەیاندن زیاتر لە هەر کەسێکی دیکە لە ڕێگەی ئەو هەواڵانەی کە بڵاوی ئەکاتەوە لە ناو ماڵەکاندایە و دەتوانێت ئێستا ئەو ڕۆڵی یەکەتی نەتەوەیی و ئاشتیە کە هەمیشە بانگەشەی بۆ ئەکرێت ڕاگەیاندن بە لایەنێکی سەرەکی ببینێ پێم باشە کە من سەرەتا گلەیەکی زۆر بکەم لە هونەرمەندان بەعام چونکە بەداخەوە بەتەنها بە پەنجەکانی دەست ئەژمێرن ئەو کەسانی کە هاتوون بۆ ئێرە ئەبوو ئێستا زۆربەی هونەرمەندان لێرە هەڵوێست بنوێنن چونکە ئەمە تەنها بۆ بەشێک نییە بۆ هەموو کوردە ئێمە نەهاتوین بۆ تەنها بۆ پشتگیریکردن لە حیزبێک یا چوزانم لایەنێک یا پارتێک نا ئێمە هاتوین بۆی کە بڵین نا بۆ داگیرکاری بۆ کوردستان نا بۆ ئەوە کە ئەوەندە شەهیدی کورد بدرێ ئەوەندە ماڵی کورد وێران بێ ئەوەندە باخی کورد بسووتێنرێ ئەوەندە ماڵی کورد بسووتێنرێ و ئێمە مەگەر ساحێبێکی نیشتیمانەمان نییە ئێمە هەرچی دەمەکاتەوەڵێ من باوکی نیشتیمان و باوکی وڵاتم کوا بۆ هیچ کەسێک هەڵوێستنیە جگە لە چەند توزانم زۆر کەمن بەهەرحاڵە بوو زۆرتر بێ ئێمە بۆ هاتوین کە هەڵوێست بنوێنین بەرامبەر ئەوەی کە بەرامبەر بە کوردستان و بە خاکی کورد کراوە یەکڕێزی نەتەوەیی نەک حیزب و پارتێکی تەنها و بەجددی هەر پارتەکە هەر چەند گەورە بێ هەر بچووکە لە ئاست نەتەوەی کورد کولەن یعنی ئێمە هەمومان بەیەکەوە دەست لە نێودەست ئەبوو هەموو چوزانم هەموو لایەنەکان باناویش حیزبێک نێنم هەبوو هەموو بەیەکەوە دەستخێنە دەستیەک و دژی ئەم داگیرکاریەکە کراوە هەڵوێست بنوێنین بەداخەوەکە نەمبینیوە ئەبوو زیاتر بکرێت و پێویستە بکرێت کایە وەرن چونکە بەڕاستی ئەو هەنگاوانەی کە دەوڵەتی داگیرکاری تورکیا ئەو داگیرکاریانەی کە بۆ سەر باشووری کوردستانەیەکە یعنی هیچ جێگەی قبول نییە پێویستە هەموو کوردێک هەڵوێستی هەبێ بەتایبەت لەم چەند ساڵەی دواییە کە دەوڵەتی تورکیا ئامانجی سەرەکی ئەسمیلەکردنی گەلێکە ئەسمیلەکردنی گەلی کورد و سڕینەوەی گەلێکەوە هەروها داگیرکردنی پارچەکانی باشووری کوردستانە داگیرکردنی ویلایەتی مووسڵە داگیرکردنی کەرکووکە و چاوی لە خێر و بێرەوە هەم لە ڕووی کللتوریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی سەربازیەوە لە هەموو ڕۆکانەوە باشووری کوردستانی داگیرکردەوە بەڵام بەداخەوە هەموو تاکێکی باشووری کوردستانەوە شاریە لەسەر و بابەتە هیوادارم هەموو کەسێک بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ هەموو کەسێک ئەم کێشەیە بە کێشەی خۆی بزانێ و بێتە سەر جادەوە دیفاع لە خاکی باشووری کوردستان بکاوە دیفاع لەو قوارەیە بکا کە لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان بە بۆچوونی من ئەرکی سەرشانی هەموو پارتەکانی هەموو تەواوی پارتە سیاسیەکانە لە ئێستا یەکگرتنی تەواویان هەبێ و یەکبوونی ماڵی کورد هەبێ و یەکێتی نەتەوەی هەبێ لە باشووری کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرش و داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا چونکە ئەگەر لە ئێستاە پارتە سیاسیەکانی باشووری کوردستان بە تەواوەتی دژی ئەو هەڵوێستە بۆستنەوە هەڵبەتە دەوڵەتی داگیرکاری تورکیا بە تەواوەتی ناتوانێت بە هیچ جۆرێک بە تایبەتی لە ئێستا کە چەندین دەستگای هەواڵگیری بنکە و بارگای سەربازی لە باشووری کوردستان زیاتر لە 20 بنکە و بارگای سەربازی هەیە و 30 بۆ 40 کیلۆمەتر لە ناو خاکی کوردستانە هەڵبەتە ئەگەر تەواوی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان هەڵوێستیان هەبووە تورکیا نەیەتوانی بەو شێوەیە پێ بخاتە ناو خاکی کوردستانەوە هەموو شتێکمان دەگیر بکات.